لەبارەی ئاڵۆزی لە پەیامی میدیای کوردیدا پەیدا بووە و ئەو ڕۆڵە خراپەی بەشێک لە میدیا و ڕۆژنامەنووس دەیگێڕن. کاریگەری نەرێنی کۆمەڵایەتی و سیاسی هەیە بۆ دەستنیشانکردنی کەم و کورتەکانەوەی کێشانەی میدیا دروستی دەکات. سیمپۆزیۆمێک لە زانکۆی هەڵەبجا بەڕێوە چوو. ئامانج لەمە ئەمەیە کە ئێمە هەست دەکەین ئەم چەمکێکی نوێیە و خوێندنی زانکۆکانیش بە تایبەتی بەشە ڕاگەیاندنەکان لەبەرەوەی چوونەتە ناو پرۆسەی بۆڵۆنیا پرۆسێکی نوێیە بۆیە بە پێویستمان زانی جۆرێک لە هاوبەشیکردن لە بینی ئەم پرۆگرامە نوێ و لەگەڵ ئەو بابەتە نوێیە بگونجێنین یان هاوبەشی پێ بکەین یان گفتوگۆی لەسەر بکەین بۆ بە ئامانجی ئەوەی کە بتوانین ئەم چەمکە نوێ بخەینە ناو زیاتر بخەینە ناو بەشە زانستیەکانی ڕاگەاندن لە زانکۆکانی کوردستان و هەستەکەین جۆرێک لە گیرروگرفت هەیە. میدیاکاران و مامۆستایانی زانکۆ ڕایان وایە هەر لە پێشتریشەوە سیاسەت دەستی بەسەر پەیامی میدیای کوردی داگرتووە و پەیامە دروستەکە و ڕێگا ڕاستەکە کە پیشەیی بوون و جوڵاندنی ڕای گشتیە ون بووە. داخەوە میدیای کوردی و عێراقیش بە لەگەڵەوەیە میدیا ئامێرێ بووە بەدەست سیاسەتەوە تەنها بەکارهاتوو وەکو تووڵێک هەدەفی خۆیان ئامانجی خۆیان لە ڕێ ئەو میدیایەوە ڕۆیشتووە. بەداخەوە یعنی سیاست میدیای ئێمەی شێواندووە و زۆر جار بۆتە هۆی تێکدانی بواری کۆمەڵایەتی و توندی لە ناو خەڵکا کە بەداخەوە یعنی ئێمە وەکو بواری ئەکادیمی لە ئەدای میدیای کوردی ڕەخنەمان زۆرە یعنی وە زۆر جاڵین میدیا بێخاوەنە چونکە ڕاستە سندیکای ڕۆژنامەنووسان هەیە ڕاستە یاسای ڕۆژنامەوانی زۆر جوانمان هەیە بەڵام جێی خۆی ناگرێ یعنی زۆرینەی میدیای کوردی لە رادیۆکان لە تەلەڤیزیۆنەکان لە ڕۆژنامەکان لە دیجیتال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانن ئەمانە بە شێوەیەکی زۆر خراپ پەیامە میدیایەکانیان نەگەیەنن زۆر خراپ ڕووماڵی بابەتەکانەکەن زۆر جار کۆلاج و مۆنتاژێ زۆر جار شێواندنی زانیاری هەیە زۆر جار بڵاوکردنەوەی هەواڵی فەیک یا ساختە هەیە. پاش فراوانبوونی کاری میدیای و زۆربوونی ژمارەی میدیاکان لە هەرێمی کوردستان هەندێک میدیا سەریان هەڵدا کە تا ئەستێکی زۆر دوور لە پێوەرە کۆمەڵایەتیەکان و پێچەوانەی بەهاکانی کۆمەڵگەی کوردی کار دەکەن. ئەمە جگەلەوەی کە لە ڕووی سیاسی شەوەدەیان میدیاکار بۆ بەرژەوەندی کەس و گروپی دیاریکراو دەکەن و پێوەرەکانی پیشەیی بوون لە بەرچاو ناگرن. سامن فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجا.